سڵاوتان لەبێت چاوەڕوان محمودم لە شار پرێسەوە هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم سەرەتاش ناونیشانەکان. پشووی فەرمانبەران بۆ کۆتایی ساڵ ئاشکراکرا. دۆلار نرخێکی پێوانەی تۆمارکردو 151,000 دیناری تێپەڕاند. بەغدا بڕیاریدا بەناردنی 400 ملیار بۆ مانگەکانی 11 و 12 بۆ هەرێمی کوردستان. وەزارەتی خوێندنی باڵا ڕایدەگەێنێت جیاوازی دەکرێت لە دەرماڵەی خوێندکارانی هەولێر و سلێمانی. بە گوێرەی ڕۆژمێری حکوومەتی هەرێم بۆ ساڵی 2022 تەنیا یەک ڕۆژ لە کۆتایی ئەم ساڵدا پشووی فەرمیە لەگەڵ ڕۆژی سەری ساڵی نوێ. بە گوێرەی ڕۆژمێری فەرمی حکوومەتی هەرێم ڕۆژی 25 ئەم مانگا یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیحە پشووی فەرمیە لە سەرجەم دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان. هەر بە گوێرەی ڕۆژمێری حکوومەتی هەرێم ڕۆژی یەکی هەموو ساڵێک پشووی فەرمیە و ئەم ساڵیش ئەو ڕۆژە دەکەوێت تا ڕۆژی یەکشەمەوە. ساڵانە لە سەرەتای ساڵەوە حکوومەتی هەرێم ڕۆژمێری فەرمی دادەنێت و تێیدا پشووە فەرمیەکان دیاری دەکات. دوایەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە بازاڕەکانی هەرێمی کوردستان دراوی دۆلاری ئەمریکی بەرامبەر دیناری عراقی نرخەکەی بەرزبوونەوەی بەرچاوی تۆمار کرد. پاشنیوەڕۆی ئەمڕۆ بە شێوێکی چاوەڕوان نەکرا و نرخەکەی زیاتر بەرزبووە و گەیشتە سەر و 151,000 دینار. ماوەی زیاتر لە هەفتەیەکە بەردەوام لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراقدا بەهای دۆلار لە بەرزبوونەوەدایە لە بەرامبەر دیناری عراقی و بانکی ناوەندیش بەردەوام باز لە هەوڵەکانیان بۆ دابەزاندنی نرخەکەی دەکەن و بۆ نرخەکەی پێشووتر. شارەزایانی بواریدارایی و بازرگانی دراو باز لەوە دەکەن بەرزبوونەوەی نرخی دۆلار لە بەرامبەر دیناردا دەگەڕێتەوە بۆ کەمکردنەوەی خستنەڕووی دراوی دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە. هەرچەندە بانکەکە دەڵێت لە ئێستادا ڕێژەی خستنەڕوویان زیاد کردووە بە هەمان نرخی پێشوش دەیفرۆشنە بازرگانان، بەڵام لە بازاڕەکاندا یاری بە نرخەکەی دەکرێت. گفتوگۆکان بۆ ئامادەکردنی پرۆژە یاسای بودجێ عێراق بۆ ساڵی ئایندە بەردەوامەوە بە پێی زانیاریەکان لە کۆتاییەکان نزیک بۆتەوە. عێراقیەکان چاویان لەوە بوو لە پرۆژە یاسای بودجەدا گۆڕانکاری لە نرخی دۆلاردا بکرێت و بەهای دینار بەرز ببێتەوە، بەڵام بە پێی زانیاریەکان بەهای دۆلار بەرامبەر دیناری عراقی هەر بە بەرزی دەمێنێتەوە و هەر 100 دۆلار بەرامبەر 146,000 دینار خەمڵێنراوە. بە گوێرەی هەواڵەیەک دوای خستنەڕووی داخوازیەکانی هەرێم لا وەزارەتی دارایی حکوومەتی عێراق ڕۆژی 12 مانگ ئەنجومەنی ئابووری حکوومەتی عێراق کۆبوونەوەی ئەنجامدا و تێیدا داخوازیەکانی هەرێمی کوردستان بۆ پشکی هەرێم لە بودجەی ساڵی 2023 عێراق پەسەند کرد. ئەوەش هاتووە لە هەواڵەکەدا پشکی هەرێم ساڵانە لە 10 تریلیۆن دینارەوە زیاد کراوە بۆ 18 تریلیۆن دینار، بەڵام وەفدەکەی هەرێم داوایان کردووە بکرێتە 28 تریلیۆن دینار. ئەگەر عێراقیش ڕەزامەند بێت و بڕیاری خۆی بدات ئەوە موچەی فەرمانبەرانی هەرێم مسۆگەر دەکرێت بۆ ساڵی داهاتوو. ئەمەش لە کاتێکدایە دوانیوەڕۆی ئەمڕۆ هەواڵی واژۆکردنی محەممەد شیع سۆدانی سەرۆکوەزیرانی عێراق ڕەزامەندی لە سەرناردنی 400 ملیار دینار بۆ هەر یەک لە مانگەکانی 11 و 12 ساڵی 2022 لە میدیاکانەوە بڵاو بووە. بریکاری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ڕایگەیاند ڕەنگە بە هۆکاری سیاسی جیاوازی لە پێدانی دەرماڵەی خوێندکارانی هەولێر و سلێمانیدا بکرێت. عەبدولفەتاح عەبدولڕەزاق بریکاری وەزارەتی خوێندنی باڵا ڕایگەیاند پرۆژەیەک بۆ پێدانی دەرماڵە بە خوێندکاران پێکێنراوە و بۆ ئەوەی بە یەکسانی دابەش بکرێت و تووشیەتی کێشەی نێوان هەولێر و سلێمانی پێدەچێت سیاسی بێت یا ئەوەیە خەڵکی هەولێر خۆڕاگرترن. دوای 7 ساڵ لە پێنەدانی دەرماڵە بە خوێندکارانی زانکۆ و پەیمانگا حکومەکان ساڵی ڕابردوو بەهۆی خۆپیشاندانی خوێندکارانەوە حکوومەت بڕیاریدا دەرماڵیان پێبدات و ئەم ساڵیش خوێندکاران چەند جارێک ناڕزایەتیان دەربڕیوە و داوای دەرماڵە دەکەن. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.